الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، ومن دعا بدعوتهم وسار على نهجهم ودربهم إلى يوم الدين، وبعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرەتا داواکارین لە خوای باڵادەست کە خوای گەورە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکات. خوای گەورە قورئانی پیرۆز بکات بە بەهاری دڵەکانمان، بیکات بە ڕووناکایی و نوری دیدەمان. خوای گەورە بیکات بە خەمڕەوێنی وەلابەری خەم و خەفەت و ئازارەکانمان. ئامین یا رب العالمین. برانی ڕێزدار، خوشکانی سەنجین، ئەو شەو بە پشتیوانی خوای پەروەردگار و لە یادی جەنگی یاخود غەزوەی بەدری پیرۆز و لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار و لە مەجلیسێک لە مەجلیسەکانی ذیکر و خوێندنەوەی قورئانی پیرۆزدا، جا چ مەجلیسێک لەوە گەورەترە، لەوە پیرۆزترە لە مانگێک دابی لە مانجی نازڵبوونی قورئاندا و لە مزگەوتێک و لە ماڵێکی پەروەردگار دابی و لە مەجلیسێک دابی کە ئەو مەجلیسە قورئانی تێدا دەخوێندرێ. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام فەرمێت: ما اجتمع قوم في بيت من بيوت الله تعالى يتلون كتاب الله ويتدارسون بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده. أفرمي هر قلق هر قومك لمالك لمالكاني خواي پروردگار كوب بنوا وكتابي خوا قرآني بيروز بخوينن، فيري يكتري بكن، باسي قرآن بكن، باسي تدبرو ليكولين ولا قرآن بكن. أفرمي إلا نزلت عليهم السكينة، إلا أو مجلسا آرامي بسردا أرجيتن ورحمتي خوا دايان أبوشيتن وهروها ملائكة كان دوريان أدن وخواي پروردگار للاي ملائكة كاني خوي باسي أوان بتاكا أكاتن لخواي پروردگار داواكارن كأو مجلسي أو شومان بكاتا مجلسي ذكر وخواي پروردگار أو مجلسمان برحمتي خوي دا بوشيتن وآرامي برجيني بسرمان دا. بەڕێزان، ئەو شەو ئەم لە قزمەتاندا ئەبم بە باسکردنی ڕۆڵی قورئان لە بنیاتنانی ئوممەت و بەدەستهێنانی سەرکەوتن. چۆن ئەکرێ قورئان ئوممەت بنیات بنێتن، چۆن ئەکرێتن قورئان تاک دروست بکاتن و ئێمە بەرەو سەرکەوتن بباتن. پێش ئەوەی باسی ئەو خاڵانە بکەم، باس لە هەندێک لە فەضائیل و لە چاکە و پاداشتی قورئانی پیرۆزەکەم. طبعا قورآن لبيرمان نتيتن سرتاوي هدايته، سرتاوي روناچي و نورا. تماشاكن خواي پروردگار فرميتن: إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. براستي بيگومان خواي پروردگار فرمي أم قرآن بومان ناردون كالريقا و برنامه چيواني شاني خلق دادا كراسترين برنامه و ريقايا. كواتا قرآني بيروز ري روشن كرويا هداية درا إنساني مسلمان ومروفاتي بعام برو ريقاي راست ودروست، يعني رين مايان أكاد قرآني بيروز ولا ندات للريقاي قمرايو للريقاي تاريكاي. تماشا كان إمامي عمري كوري خطاب رزا ورحمتي إخواي قولي لسربيتن كسهبو هندي عمري كوري خطاب دجمناتي إسلام بكاتن أزانا أو إمامي عمر دجمني سرسختي إسلام بو. إمامي عمر رضا ورحمتي إخواي لسربيك كار قيشت أوي كبرياري كشتني بيغمبر بدات عليه الصلاة والسلام. برياري دا كبيغمبر بكجيتن بوشو أنه استاد دستي بيكردو رويشت كبرو أوي بيغمبر بكجيت عليه الصلاة والسلام. هتاكو للريقا يكك لهاولان لصحابي بيغمبر عليه الصلاة والسلام بيجيش قوتي بوشوي أروي أي عمر قوتي أروم محمد كجمو لناوي أبم. بەڵام ئەو پیاوە گوتی باشە بۆ جارێک تۆ ناچی خوشکەکەی خۆت و زاواکەی خۆت ئەوان باوەڕیان بە محەممەدی هینە عەلەیهی سەڵات وسەلام جارێک ماڵەکەی خۆت خاوێنکەوە. ئەو سەحابەیە مەبەستی ئەوە بوو زیاتر لۆ ئەوەی جارێک لە ڕێگا دووری بێخیتەوە و بەوێەوە مەشغوڵی بکاتن. ئەویش ئەوە بوو
کاتێک کە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەوەی بیست یەکسەر گەڕاوە و لایدا لۆ ماڵی خوشکەکەی کە گەیشتە نێزیکی ماڵی خوشکی گوێی لێبوو کە لە دەرەوە گوێی لە دەنجی قورئان بوو دەنجی قورئان دەهات ئەوە بوو زۆر بە خێرایی بە توندی لە دەرگایدا ئیمامی عومەر کە لە دەرگایدا بە تووڕەی چۆژۆرەوە و هەر هێشتا هیچ پرسیارێکی نەکرد کە شەقێکی لە خوشکەکەی خۆیدا کە شەقی لێدا لە دەموچاوی خوێند لە زار و لوت و ئەوانەی پڕژا ئەوە بوو خوشکەکەی زۆر زۆر بە خۆڕاگریەوە بە ئازایەتیەوە گوتیە براکەی گوتی ئەی عومەر یا عومەر افعل ما شئت فقد أسلمت گوتی ئەی عومەر چت لەدەست دێ بیکە چت پێ ئەکرێتن بیکە والله من مسلمان بووم کاتێک کە ئیمامی عومەر ئەو ئازایەتی لە دەموچاوی خوشکەکەی بینی و دیتی خوشکەکەی یعنی ئاوا ئازایە و مسلمانیش بووە و خوینی بە دەموچاوەوە بینی ئەو کاتە گوتی کە ئەو پەڕێم بۆ بینن کاتێک کە ئێستا ئەتان خوێندەوە پەڕەکەیان بۆ هێنا کە تەماشای کرد هەندێک لە چەند ئاەتێک بوو لە سوورەتی تاها کاتێک کە خوێندیەوە دڵی نەرم بوو ئیمامی عومەر فەرمووی ما هذا بكلام بشر تی والله ئەوە قسەی مرۆڤ نییە ئەوە قسەی ئینسانەکان نییە بەڵکو ئەوە قسەیەکی جودایە بۆیە پاش ئەوە یەکسەر ڕۆیشت بۆ چەندەر بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و مسلمان بوو لەوەی کە نیەتی هێنابوو بچیتن پێغەمبەر بکوژیتن عەلەیهی سەڵات وەسەلام کەچی هەر لەوێوە نیەتی گۆڕا و ئەو جارە چوو مسلمان بوو تەماشاکەن ئێمە لەو چیرۆکە چ فێرە بین یعنی قورئان گەورەترین وەسیلەیە بۆ هیدایەتدانی مرۆڤ هەتاکو ئەگەر ئەو کەسە دڕندەترین و سەرسەختترین دوژمنیش بیتن بۆ ئیسلام چونکە لە قورئاندا هەندێ وشەی تێدایە ئەو وشە بەڕاستی دڵەکانە گۆڕێتن گۆڕانکاری بەسەر دڵی مرۆڤەکاندا دەینیتن و هیدایەتیان ئەداتن بەرەو نور و ڕووناکایی بۆیە پێویستە بەڕاستی ئێمە کاتێک کە قورئانە خوێنینەوە قورئان بە تەدەبور بە تێڕامانەوە بخوێنینەوە و لێی تێبگەین و کاری پێ بکەین چونکە بەڕاستی قورئان کلیلی هیدایەتدان و کلیلی گۆڕانکاری مرۆڤەکانە لەبیرمان نەچێتن قورئانی پیرۆز شەفاعەتکارە بۆ ئەو کەسەی کە ڕۆژی قیامەت ئەو کەسێک کە لە دنیادا ئەیخوێنیتن ڕۆژی قیامەت ئەبێت تا شەفاعەت و تکاکار بۆی و هەروەها ئەهلی قورئان ئەوانن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەهل الله وەخاسەته ناوی بردوون ئەوانە خۆشەویستی خوان ئەوانە ئەولیای خوان ئەوانەی کە گرنگی بە قورئانە دەن وقرآن خوين پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمي إن لله أهلين من الناس فرموي خواي پروردگار هندك كسكاري هي لمروفكان صحابة فرميان قالوا من هم يا رسول الله أوانا تشين أي پیغمبری خو علیه الصلاة والسلام پیغمبری صلى الله عليه وسلم فرموي أهل القرآن هم أهل الله وخاصته أوانا أهل قرآن ئەوانەی کە گرنگی بە قورئان خوێندنە دەن و قورئانە خوێندنەوە و لە ژیانیاندا جێبەجێیەکەن تەنها خوێندنەوە نا تێڕا ئەمێنن جێبەجێیەکەن لە ژیانی خۆیاندا ئەوانە کەسە تایبەتەکانی خوای پەروەردگارن تەماشاکەن هەر سەرکردەیەک هەر بەرپرسێک هێزێکی تایبەتی هەیە خوای پەروەردگاریش لە مرۆڤەکان ئەهل و کەسی تایبەتی خۆی هەیە ئەوانە چێن ئەوانە ئەهل القورئانن ئیمامی ابن القاسم رضا و رحمتي خوای لەسەر بێتن کە یەکێک بوو لە قوتابیەکانی ئیمامی مالک ئەفەرمی طبعا یەکێک بوو لە عولەمایە لە عالمە زاهید و عابدەکان کە زۆر خواپەرست بوو زۆر لە خوا ترس بوو لەوانە بوو کە زۆر گرنگی بە قورئانی پیرۆزەدا و کاری بە قورئانی پیرۆزە کرد کاتێک کە هاتە سەرەمەرگ و خەریک بوو گیانی ئەدا لەو کاتەی کچەکەی زۆر لۆی گریا کچەکەی گریا ئەویش زۆر بە ئارامیەوە ئیبن القاسم زۆر بە ئارامیەوە گوتی کچەکەم مەگریێ بۆچە گریەی گوتی ئەی کچەکەم وەڵڵاهی لەو ماڵەیدا لەو خانووی کە ئێستا من گیانی تێدا دەسپێرم زیاتر لە 4000 ختمم تێدا کردیا بۆچ بۆ مەگریەی کەواتە ئەوە پێمانەڵێتن کە تەماشاکەن کەسە ساڵحەکان عالم و زاهیدەکان چەندە پەیوەست بوون بە قورئانی پیرۆزەوە چۆن قورئانیان کرد بۆ ڕەفیق و هاوڕێی ڕێگایان لە ژیانی خۆیان کردیانە هاوڕێ بۆیە لە دنیادا نور بوو ڕووناکایی بوو بۆیان و بە ئیزنی خوای پەروەردگاریش لە قیامەت ئەبێتە شەفیع و
تکاکاریان. بۆیە پێویستە ئینسانی مسلمان بەردەوام بێ لەسەر خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ ئەوەی ببیتە بەرەکەتی تەمەنی و هەروەها ببێتە مای ڕاحەت و ئیسراحەتکردنی دڵی و قورئان سەبەبێکە هۆکارێکە بۆ کۆتایی هاتنی تەمەن وەکوڵن بە کۆتاییەکی جوان حسن الخاتیمەت بە قسمەت ببێتن. ئەگەر بەردەوام بووی لەسەر قورئان خوێندن دڵنیا بکە کۆتاییەکەت کۆتایی تەمەنت کۆتاییەکی جوانە بێتن بەو مەرجێکە کار بە ئەحکامەکانی قورئانی پیرۆز بکەیت. بۆیە ئینسانە کەسە ساڵحەکان قورئانی پیرۆز بەشێک بوو لە ژیانیان، بۆیە خوای پەروەردیگار بەرزی کردنەوە لە دنیادا و لە قیامەتیشدا بە هەمان شێوە. بۆیە بەڕێزان ئەگەر بمانەوێتن خوای پەروەردیگار بەرزمان کاتەوە پێویستە قورئانی پیرۆز بەشێکی گرنگ بیت لە ژیانی ئێمەدا بۆ ئەوەی ببێتە نور و ڕووناکایی لە قەبرماندا و ببیتە شەفیع و تکاکار لە ڕۆژی قیامەتیشدا. ئەوانەی کە گرنگی بە قورئانی پیرۆزەدەن طبعاً خوای پەروەردیگار هەر لە دنیادا پلە و پایان بەرزەکاتەوە پێش ئەوەی قیامەتیش. يعني پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمی إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خوای پەروەردیگار يعني زۆر کەس بەهۆی ئەو قورئانە پلە و پایی بەرزەکاتن و زۆر کەسیش بەهۆیەوە نزمەکاتن. بۆیە ئەگەر بمانەوێتن خوای پەروەردیگار سەرکەوتومان کاتن و سەربەرزمان کە سەرفرازمان کاتن پێویستە گرنگی بە قورئانی پیرۆز بدەین. جا ئەوەی کە باسمان کرد سەرەتا گوتمان چۆن یعنی قورئانی پیرۆز ڕۆڵی قورئان چییە لە بنیاتنانی ئومەت و بەدەستهێنانی سەرکەوتن. ئێستا پەیوەندی قورئانی پیرۆز چ پەیوەندیەکی هەیە بە سەرکەوتن و ئێمە ئێستا ڕۆژی ئەو ڕۆکە کە حەفتەی ڕەمەزان بوو لە ڕۆژێک بوون کە ئەو ڕۆژە جەنگێکی تێدا ڕوویدا. ئەو جەنگە جەنگێکی یەکلاکەرەوە بوو لە نێوان حەق و باتیل، لە نێوان کوفر و ئیسلام. یەکەم جەنگی یەکلاکەرەوە کە لە مێژووی ئیسلامدا ڕوویدا ڕۆژی حەفتەی ڕەمەزان بوو کە جەنگی بەدری گەورە بوو. ئێستا بزانین ئەو جەنگە پیرۆزە ئەو جەنگە گەورەیە کە سەرکەوتنێکی ئیلاهی بوو، سەرکەوتنێکی خوای پەروەردیگار بوو کە بۆ مسلمانان هاتە جێ. لەگەڵ ئەوەی ژمارەی مسلمانان زۆر زۆر کەم بوو، ژمارەیان کەم بوو، عیتاد و عودەشیان هیچ نەبوو، چ شتێکی وایان پێ نەبوو، نە لە ڕووی چەک و تفاقەوە نە لە ڕووی ژمارەوە مسلمانان ژمارەیان بەو شێوەیە نەبوو. بەڵام ئەو سەرکەوتنە گەورە نهێنی ئەو سەرکەوتنە گەورە کە مەجرای تاریخ و مێژووی گۆڕی مێژووی مسلمانان لەو ڕۆژەوە بە شێوازێکی تر خەڵک تەماشای مسلمانانی کرد. نهێنی ئەو نهێنیە گەورەیە لە هێزی مادیدا نەبوو. نهێنیەکە لە چدا بوو؟ تەنها تاکە نهێنی ئەوە بوو دەستگرتنیان بوو بە ئیمان بە باوەڕ و تەوەکولیان بووە سەر خوای پەروەردیگار و یەقینیان بە خوای پەروەردیگار بوو. بۆیە ئەو قیەمانەی کە باسم کردن تەوەکولە هەروەها ئیمان و یەقین و باوەڕبوونە بە خوای پەروەردیگار ئەوانە ئەبینین لە قورئانی پیرۆزدا هەن. بۆیە ئەو خاڵانی کە وامان لێ ئەکا کە تاچی ئێمە يعني قورئان ئەو ڕۆڵەیە بینیتن کە تاک بنیاد بنێتن و ببێتە هۆی سەرکەوتنی ئێمە لەو ژینەدا چەند خاڵەکە. یەکەم لەبیرمان بێت جارێکی تر ئەگەڕێمەوە کە قورئان سەبەبی هیدایەتە وەکو گوتم و سەبەبی سەرکەوتنە. مسلمانان لە بەدر بەهێزی خۆیان سەر نەکەوتن بەڵکو بە دەستگرتنیان بوو بە ڕێنماییەکانی قورئانی پیرۆز. ئەو ڕێنماییانەی کە لە دڵی واندا ئیمان، سەبر و خۆڕاگری، تەوەکل، پشتبەستن بە خوای پەروەردیگار، هەموو ئەو ڕێنماییانە وەکو گوتم ئەو تەعالیمانە لە دەرونیاندا چەسپا بوو بەهۆی قورئانی پیرۆزەوە بوو. بۆیە خوای گەورە فەرمێ إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. إن شرطية خوای گەورە بەمەرجی گرتیە ئەفەرمێ دڵنیابن ئەگەر ئێوە یارمەتی دینی خوای گەورە بدەن ئەوە بێگومان خوای گەورەش یارمەتی ئێوە ئەداتن و بەسەر دوژمنانتاندا سەرتان دێخیتن. بۆیە سەرکەوتن تەنها بۆ ئەوانە نییە کە چەچیان پێیە بەڵکو ئەوەی کە ئیمانێکی بەهێزی هەبێتن بەڕاستی خوای پەروەردیگار سەری دێخیتن. خاڵی دووەم ئەوەیە کە قورئان فێری خۆڕاگریمانەکات، فێرمانەکات کە لە کاتی ناڕەحەتی و ئازارەکاندا چۆن خۆڕاگر بین. تەماشاکەن لە بەدردا ژمارەی مسلمانان کەم بوو، مشریکین و بێباوڕەکان ژمارەیان زۆر بوو،
بەڵام قورآن هۆکار بوو کە ئەوانە خۆڕاگر بن. خوای گەورە فەرمێ إذ يوحي ربك إلى الملائكة أني معكم فثبتوا الذين آمنوا. ئەفەرمی وەبیرتان بێتن کە پەروەردیگاری ئێوە وحی بۆ فریشتەکان کرد کە بچن هاوکاری مسلمانان بکەن و خوای پەروەردیگار فەرمووی بەڕاستی بەخۆشم لەگەڵتانم، فەرمووی ئەنی معكم فثبتوا الذين آمنوا وغیرەت و بەربڕواداران بێنن و مژدەی سەرکەوتنیان بدەنێ و دڵ ئەستوریان بکەن. کەواتە ئێمە ئەوڕۆ کە پێویستمان بە چیە؟ پێویستمان بەو خۆڕاگریەیە. ئێمە ئەوڕۆ لە زەمانێکدا دەژین، لە زەمەنی تەحەدیات، لە زەمەنی ئاستەنگەکان، لە زەمانێک کە ڕێگای مسلمان پڕ لە دەرکوداڵ و ناخۆشی و ناڕەحەتیە. بەڕاستی بۆ ئەو ڕێگایە پێویستمانەکە یعنی پشت بە قورئانی پیرۆز ببەستین. اینجا قورئان سەرچاوەی هێزی حەقیقیە. مسلمانان کە کاتێک چوونە جەنگی بەدر تەماشاکەن هیچ ئامادەکاریان نەکردبوو، ئەوەی ئامادەکاری بینەیان کردبوو، بەڵام سیلاحێکی بەهێزیان پێبوو کە ئیمان بوو، ئەو ئیمانەی کە بە قورئان پەروەردە بوون. ڕاستە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی ئەلا ئین القووەتە الڕەمی، هێز بریتیە لە ڕەمی و لە هێزی سیلاح، بەڵام لەبیرمان بێتن کە هێزی حەقیقی، هێزی ڕاستەقینە لە عەقیدە و لە یەقین بەخوای پەروەردیگارەوە سەرچاوە ئەگریتن. بۆیە کاتێک کە یەکێک لە سەحابەکان ڕەحمەتی خوای لێبێتن کە حرسایەتی لە مسلمانانە گرت لە یەکێک لە غەزەواتەکاندا، شەوێ ڕاوەستا دەستی بە شەو نوێژی کرد، یەکێک لە بێباوڕان ئەو بوو تیرێکی تێگرت کە تیرەکەی تێگرت، تیرەکە پێکای، ئەوش تیرەکەی دەری ناو، دەستی بە نوێژی خۆی کرد، نوێژەکەی تەواو کرد. تیرێکی دیکەیان لێدا، ئەو تیرەشی دەرینە، تیری سێمیشیان لێدا، هەر نوێژەکەی خۆی تەواو کرد و نوێژی خۆی نەبڕی، هەتاکو چۆ سزدە و پاشان هاوڕێکەی وی هەشیاربەوە ئەو هەر وازی لە نوێژی خۆی نەینا. کاتێک کە لێیان پرسی گوتیان باشە ئەتوو لۆ نوێژی خۆت نەبڕی، کاتێک کە تیری یەکەمت لێدرا بۆ وازت لە نوێژی خۆت نەینا؟ ئەویش چی وەڵامدانەوە؟ گوتی وەڵاهی من لە سوورەتێکمە خوێند، زۆرم حەز لەو سوورەتەی بوو، ئەو سوورەتەم خۆشەویست، نەمەویست ئەو سوورەتەیە بپچڕێنم. بۆیە خۆشەویستان سەحابەی کیرام ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەوەندە قورئانیان خۆشەویست، خۆشەویستیان بۆ قورئان زۆر زۆر زیاتر بوو، لە گەورەتر بوو لە ئازاری ئیبرین، یعنی تیری پێکەت بوو، کەچی خۆشەویستەکەی بۆ قورئان گەورەتر بوو لەو ئازارە، بۆیە کاری تێناکردن، بۆیە هێزی پێ ئەبەخشین، ئارامی پێ ئەبەخشین حتا لە ناخۆشترین و ناڕەحەتترین کاتەکاندا. نمونەی زیندوش ئەوڕۆ بەڕاستی زۆرن، یعنی ئەوەی غەزە ئەگەر تەماشاکەین مسلمانانی غەزە، یعنی لە زەمانێکدا لەو زەمانەی کە ئێمە ئەوڕۆکە تێیداین تەماشاکەن، یعنی ئەو ناخۆشی و بەڵا و ناڕەحەتی کە بەسەرەوان هات، ئەگەر پەروەردەی قورئان نەبێت و ئەو ئارامیە بەهۆی قورئانەوە نەبێتن، چ گەلوونەتەوەیەک ئەتوانێتن بەرگەی ئەو هەموو ئازار و ناڕەحەتی و ناخۆشیانە بگرێتن. بەڵام کاتێک کە مرۆڤ پەروەردەی قورئانە بێتن، بەڕاستی ئەتوانێتن بەرگەی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک بگرێتن. بۆیە قورئان خاڵی چوارەم ئەوەیە کە قورئان سەرکەوتن بۆ ئینسانی مسلمان بسۆگەرە کاتن ئەگەر کاری پێ بکات. خوای گەورە فەرمێ وَلَقَدْ نَصَرَكُمُ اللَّهُ بِبَدْرٍ وَأَنْتُمْ أَذِلَّةٌ، ئەفەرمێ بێگومان لە ڕۆژی بەدردا خوا بەسەر دوژمناندا سەری خستن، لە کاتێکدا ئێوە چۆن بوون؟ ئەذیلە، ئێوە ناتەواو بوون، کەم و بێدەستەڵات و کز و لاواز بوون، بەڵام خوای پەروەردیگار سەری خستن. بۆ فاتقوا الله لعلكم تشكرون، جا خوای پەروەردیگارە فەرمێ، یعنی هۆکارەکەی لێرە باسەکە بۆ سەری خستن، چونکە ئەوانە تەقوایان هەبوو، چونکە لە خواترسانیان هەبوو. کەواتە تەقوا کلیلی سەرکەوتنە. چۆن لە بەدردا مسلمانان بە تەقوا سەرکەوتن، کەواتە کلیلی سەرکەوتنی ئەو ڕۆژمان جارێکی تر بریتیە لە تەقوا، و ئەگەر عیزەت و کەرامەت و سەرکەوتنمانەوێتن پێویستە بۆ قورئان بگەڕێینەوە. قورئانیش بە سێ شێواز، هەم تیلاوەتەن بخوێنینەوە، هەم تەدەبوڕەن بیری لێ بکەینەوە، و هەم عەمەلەن کاری پێ بکەین. یعنی قورئان خوێندنەوە بە تەنێ کافی نییە،
هەم خوێندنەوە هەم تێگەیشتنی و هەم کارپێکردنی کە ئەو سێ خاڵە بەڕاستی زۆر گرنگە. اینجا لەبیرمان بێ قورئان نهێنی ئەوەیە کە کاتێک کە مسلمان گرنگی بە قورئانەدات خوای پەروەردگار دەستەڵاتی ئەخاتە دەست، دەستەڵات داربوون و یعنی خلافەتی زەوی گەڕانەوە بۆ مسلمانان بەهۆی ئەوەیە کە کاتێک کە پابەند دەبن بە قورئان. خوای گەورە فەرمێچێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض. خوای گەورە فەرمێ بێگومان خوا بەو کەسانەتان کە بڕوان هێناوە و کاری چاک و جوانیان ئەنجام داوە ئەفەرمێ بەڵێنی دایە. چ بەڵێنێکی دایە؟ لەو زەمینەدا ئەفەرمێ ئەتان کەمە جێنشین و کلیلی دەستەڵاتداری دنیاتان تەسلیمەکەم. کەواتە ئێمە ئەوڕۆ لە واقعێکی زۆر سەختدا ئەژین و ناشتوانین جارێکی دی ئەو دەستەڵاتداریە بگەڕینینەوە ئیلا بەگەڕانەوەمان نەبیتن بۆ قورئانی پیرۆز. زۆر سەرتان ناشینم کۆتایی بە چیرۆکێک دەینین. سەحابەیەک پاش ئەوەی کە جەنجی بەدر کۆتایی پێهات، طبعا مشریکین ئەسیریان هەبوون لە لای مسلمانان، بڵێن چەند زۆریان لێ ئەسیر کران لە لایەن مسلمانان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕیاریدا کە هەر یەکێک لەو بڵێن سزنانە لەوانەی کە ئەسیر بوون ئەسیرانەی لە لای مسلمانان ئەگەر هاتوو چەند کەسێک لە مسلمانان فێرە خوێندنەوە و نووسین بکاتن بەریان بدەن. ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیسلام تەنها بە شمشێر بەرپا نەبووە، بەڵکو ئیسلام گرنگی بە قورئانەداتن و گرنگی بە خوێندن و عیلم و زانیاریە داتن. بۆیە ئێمە پێویستە بەڕاستی ڕۆژی ئەوڕۆ کە خۆمان چەکدارکەین بە قورئان، بە زانستی قورئان، بۆ ئەوەی جارێکی دیکە هەستینەوە و بۆ ئەوەی جارێکی تر خوای پەروەردگار سەرکەوتنمان پێ ببەخشێتن. لە خوای پەروەردگار داواکارین کە خوای گەورە چۆن قورئانی کردە هۆی سەرکەوتن لە ڕۆژی بەدر، داواکارین خوای پەروەردگار لە ڕۆژی ئەو ڕۆژدا بیکاتە کلیلی سەرکەوتن و ڕابوونەوە و ڕاپەڕینمان جارێکی دیکە، بیکاتە میفتاح و کلیلی عیزەتمان جارێکی دیکە. داواکارین لە خوای گەورە بمانجێڕیتەوە بۆ قورئان، خوای گەورە وامان لێ بکە کە کار بە قورئان بکەین، بیخوێنینەوە، کاری پێ بکەین، لێ تێبفکرین و جارێکی تر بمانگەڕینیتەوە سەر ڕێگە ڕاست و شەقامەکەی ئیسلام. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.